لە دوای ئەو پێکدادانەی کە دوێنێ لە ئوتێل لالەزار ڕوویدا بەهۆیەوە چەند کەسێ لە هێزە ئەمنیەکان شەهید بوون و چەندین کەسی دیکەش بریندارون. بەشێ لە بریندارەکان هێراوەتە نەخۆشخانەی شۆڕش لە شاری سلێمانی و لێرەدا چارەسەریان بۆ ئەنجام درراوە. دەبێت لە تەندروستیان بپرسم و زانم چەند بریندا لە نێو نەخۆشخانەکە داماوە. ئەشپەلای دکتۆر زرنگ بەرپرسی بەشی فریاکەوتن لە نەخۆشخانەی شۆڕش. ساڵ لێ بێت دکتۆرم کاتت باش، ماندوو نەبن. سەبارەت بە تەندروستی بریندارەکان زانیاریم دەرێ. بەڵێ بەداخەوە بۆ ڕووداوی دوێنێکە ڕوویدا ئێمە لە سەرەتای ڕووداوەکە ئامادەکاری پێویستمان کرد بە هەماهەنگی لەگەڵ هەموو تیمەکانمان، هەموو یەکەی دارەکان و بەڕێوەبەری گشتی جێگرەکانیان و لەگەڵ بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی بۆ پێشوازیکردن لە بریندارەکان. ئێمە ئەو بریندارانی کە سەردانیان کردین بەشێکی زۆریان خۆشبەختانە برینەکانیان سوک بوو. بەداخەوەی یەکێک لەو بریندارانە بۆی سەختی برینەکەیەوە جاین لەدەستدا. بۆ بریندارانەی کە پێویستیان بە نەشتەرگەری بوو نەشتەرگەریان بۆ کراوە. سواز بەخواستە باری تەندروستیان جێگیرە و لەژێر چاودێری پزیشکیدان و نەخۆشەکانی کە ڕۆژ بریندارەکانی کە چوونەتەوە ماڵەوە. نەخۆشەکان هەموو بریندارەکان هێنرانە ئێرە یاخود بەشێکیان؟ بەڵێ وەکوتم هەماهەنگیە لەگەڵ بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی بەشێک لێ بوون و بەشێ لێرە بوون. دکتۆر ئێستا چەند بریندار لە نێو نەخۆشخانەکەی ئێوە داما؟ ئێستا من 2 بریندار ماوە کە نەشتەرگەریان بۆ کراوە و ئێستا لە چاودێری چڕن لەژێر چاودێری پزیشکیدان. تەندروستیان باشەوە؟ تەندروستیان باشترە بەرە باشترە ئینشاڵڵا بەرە باشتریش بڕوات و بە زووترین کات بڕۆنەوە ماڵەوە. سەرچاومە خێر بێن. بەڵە بینەرانی کۆباس وەکو گوێبیسی بوون دیارە لە دوای ئەو پێکدادانەی کە بەرەبەیانی دوێنێ لە ئوتێل لالەزاردا ڕوویدا وەکو پێشتریش ئاماژەم پێدا چەند کەسێ لە هێزە ئەمنیەکان شەهید بوون. یەکێک لەوانە لە هێزەکانی کۆماندۆ بوو، یەکێکیشیان لە هێزەکانی ئاسایش بوو، یەکێکیشان لە هێزەکانی دژە تیرۆر بوو و چەندین کەسی دیکە لە نێو هێزە ئەمنیەکاندا بریندار بوون و دیارە بەشێک لە بریندارەکان هێنرانە نەخۆشخانەی شۆڕش لە شاری سلێمانی. لێرەدا چارەسەری پێویستیان بۆ ئەنجامدا. هەموو ئەو بریندارانەی کە تەندروستیان باش بوو بەرەو ماڵەکانی خۆیان بەڕێکران و لە ئێستادا تەنها 2 بریندا لە نێو نەخۆشخانەی شۆڕشدا ماون و ئەوانیش نەشتەرگەریان بۆ ئەنجام درا و لەژێر چاودێری پزیشکدان و باری تەندروستیشیان جێگیرە.